واندامی دەمارچالا دەکات و ماسوودەکانی جەستا بەهێزەکە. پێکهاتەی هەنجێر لە شەکلی دیپترۆسپێک دێت و لە ساپنجای ڤیتامینەکان ئەم یادە یاخود بڵێن ئەم فێستیڤاڵە یان ئەم بازاڕە کە ئێستا ئێمە لە پارێزگای هەڵەبجە لە پایتەختی ئاشتی دەیکەینەوە لە ئانوساتێکدایە کە میلەتەکەمان لە خۆرئاوای کوردستان کەوتۆتە بەر شاڵاوی داگیرکەران بۆ خاپوورکردنی وڵاتەکەمان، بۆ لەناوبردنی میلەتەکەمان، بۆ سووتانی ئەو ڕەنجەی کە میلەتەکەمان لە هەموو بەشەکانی کوردستان ساڵ بە ساڵ دەیەوێت بە بوونی خۆی بیسەلمێنێ کە کورد نەتەوەیەکە بە ئاشتی دەیەوێت بژی وەک هەر نەتەوەیەکی تر. بەڵام دوژمنانی داگیرکەری میلەتەکەمان لەم ساتەدا بە هێرشی داگیرکەرانەی خۆیان منداڵ و گەنجەکانمان و ماڵ و خاکمان وێران دەکەن. بەڵام نازانن ئێمڕۆ کە ئێمە لە پارێزگای هەڵەبجە وەستاوین لە حزوری شەهیدانی هەڵەبجە، ئەم پارێزگایە ڕۆژگارێک وەکو باقی پارچەکانی ترمان کە هێرشی داگیرکەر و دژمنەکانمانی کرایە سەر دووچاری خەم و زامێکی گەورەی کردین. بەڵام ئەم پارێزگایە ئەوەتان لەسەر پێی خۆی وەستاوەتەوە بە تەحەدایەکی گەورەوە. ئێستا ئەم پێدەشتە جوانە، ئەم ناوچە دەشتاییە بە پیت و بەرەکەتە بە بەرهەمی خۆماڵی خۆی وردە وردە هەنگاو دەنێ بۆ ئابوووریەکی پتە و کە نەک ناوچەکەی خۆی دەبێ هەموو هەرێمی کوردستان ئیسیفادەی لێ بکە. کورد ئەمەیە. ڕۆڵەکانی ئێمە لە هەر بستە خاکێک بژین دەتوانن لە دوای شاڵاوی داگیرکەرانە، لە دوای ماڵوێرانکردن بتوانن دەتوانن بە تەحەداوە لەسەر پێیەکانی خۆیان بوەستنەوە. بۆیە بەڕاستی پارێزگای هەڵەبجە و خەڵکەکەی وە کورد بۆ خۆی مایەی ئەوەیە کە هەمیشە شانازی پێوە بکەی. بەڕێزان، ئێمە لە وەزارەتی کوشت و کاڵ لە داڕشتنی پلانی 4 ساڵەماندا بەڕاستی دەمانەوێت گرنگی بە بەروبوومی ناوخۆیی بدەین. هەر ئەمەش وای لێکردوین کە پاڵپشتێکی تەواوی دروستکردنی ئەم هەفتە بازاڕانە بین کە بە خۆشحاڵیەوە لە پارێزگای هەڵەبجە ئەمە ئێوە دەستان پێکردووە و ئێمە دەمانەوێت ئەم نەریتە بگوازینەوە بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ئەو ڕەنجەی کە جوتیارێک دەیدا لە ناو چێڵگەکەی خۆی ڕاستەوخۆ بتوانێت بەرهەمەکەی وەربگرێتەوە بە مامەڵەکردن لەگەڵ ئەو کڕیارەی کە پێداویستیەکانی لێ دەکڕێت. ئێمە لە وەزارەتی کوشت و کاڵ سەرقاغڵی داڕشتنی پلانێکین لەگەڵ نوێنەرایەتی زۆربەی ئەو وڵاتانەی کە لە هەرێمی کوردستان بوونیان هەیە بۆ ئەوەی بتوانین ئێرە بکەینە نێوەندی بازاڕێک بۆ هەناردەکردنی بەرهەمی ناوخۆیی، نەک بازاڕێک بێ کە هەمیشە بەرهەمی هاوردەی تێدا ساغ بکرێتەوە. سوودەکانی تو باشترین جۆری شەکری سروشتی